شەوی ڕابردوو بەڕێوەبەری نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونی هەولێر بۆ لەدایکبوونی منداڵەکەی چوەتە نەخۆشخانەیەکی ئەهلی و لا کاتی نەشتەرگەری منداڵبووندا گیانی لەدەستدا. برایەکی دەڵێت شەوی هەینی کاژمێر هەشت خۆشکەکەی بردووەتە نەخۆشخانەیەکی ئەهلی و دوای پشکنینی پزیشکەکان وتویانە پێویستە نەشتەرگەری بۆ بکرێت. بەڵام 20 خولەک دوای لەدایکبوونی منداڵەکەی گیانی لەدەستداوە. دیار بوو دەرچووکە حالەتەکەی ئیمەرجنسیە لە ناکاوە پێویست بوو ئەمەلیاتی بۆ بکەن. ئەویش بە حکمی ئەوەی مەسەلەن دکتۆرەکانی تر برادەرین دووسێ دکتۆری بان کرد برادەرەکانی خۆی و ئەمەلیاتیان کرد. تەبیعی بدایەت ئاسایی بوو منداڵەکان داینەوە، بەڵام ئەم بە حکمیەوەی بۆ خۆشم دکتۆر مەستم کرد کە حاڵەتش لە ناکاو هەیە و ئەوە هەست کرد. داوام کرد بچمە ژوورەوە بە حکمیەوەی دکتۆرم ئیدی خۆم گۆڕی و خۆم چوومە ساڵە. دەشبینین ینی بەڕای عائیلەکەیمە ئەوەیە کە هەر نەخۆشێک بستە بم بەنزی ئام شەرنی هەموو جارێ بە زیندی بێتەوە دەرێ. کەسوکاری خاوەر ئەحمەد دەڵێن دکتۆرە خاوەر هیچ نەخۆشیێکی نەبوو تا چەند ڕۆژێک لەمەوبەریش دەوامی ئاسایی خۆی کردووە. چوونی ئەم پزیشکە بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی بۆ ئەنجامدانی نەشتەرگەری منداڵبوون لا کاتێکدا بووە کە خۆی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونی شاری هەولێر بووە کە سوکارەکەشی ئامادە نەبوون لەو بارەیەوە لێدوان بدەن. لالایەکی دیکەشەوە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر نیگەرانی خۆیان لە گیان لەدەستدانی ئەو پزیشکە نیشاندا و بە یەکێک لە باشترین پزیشک و بەڕێوەبەرەکان ناویان برد. لیژنەی تەندروستی پەرلەمانیش دەڵێت بە دوواداسوون بۆ هۆکاری گیان لەدەستدانەکەی دەکەن. ئافرەتان لە کاتی لەدایکبوونی منداڵەکانیان گیان لەدەست دەدەن. دیارە هەندێک زار هەیە شتەکە تەبیعیە و گیان لەدەست دەدا لەبەرەوەی تووشە حالەتێکی زۆر قورس دەبێ و هەندێک زاریش هەیە بەهۆی هەڵی پزیشکی بووە یاخود بەهۆی بەنزی عام بووە یاخود بەهۆی پێداویستە پزیشکیەکان پاک و خاوێن نەبوونە. لە بەیانیەوە دەست بە داچوون دەکەین بزانین هۆکاری مردنەکەی ئایا شتێکی تەبیعی بووە یاخود بەهۆی کەم و کورتی نەخۆشخانەکە بووە یا بەهۆی کەم و کورتی و هەڵی پزیشکی بووە. خاوەر ئەحمەد مستەفا ساڵی 1976 لە شاری هەولێر لەدایک بووە و ساڵی 1999 بەکەلۆرێسی لا پزیشکی ئافرەتان بەدەستهێناوە و ساڵی 2010 بڕوانامەی پسپۆڕی ماستەری لە نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون بەدەستهێناوە. خاوەر ئەحمەد 18 ساڵ پزیشک بووە و 4 ساڵیش بەڕێوەبەری نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونی فێرکاری هەولێر بووە و بەشی زۆری نەشتەرگەریەکانی نەخۆشخانەکەش خۆی ئەنجامی داون. دوای خۆی 3 منداڵی بەجێهێشتووە. لە کۆتایی هەموو ساڵێکدا نەخۆشخانەکانی ئافرەتان و لەدایکبوون لە هەرێمی کوردستاندا ئاماری منداڵبوون و گیان لەدەستدانی ئەو دایکانە بڵاو دەکەنەوە کە بەهۆی نەشتەرگەری منداڵبوونەوە گیانیان لەدەستداوە. بەڵام گیان لەدەستدانی بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵبوون و لەدایکبوونی هەولێر کە بەهۆی نەشتەرگەری منداڵبوونەوە گیانی لەدەستدا لەم ساڵدا بۆتە بەرباسی میدیاکان. هێرش قادریان ئارتی هەولێر.